ئەگەر دەتەوێت خەڵاتێک وەربگریت ئەوە هەر ئێستا سەبسکرایبی کەناڵی دینا UK بکەن کە لەلایەن خوشکێکی بەڕێزەوە بەڕێوە دەبردرێت و $20 کارتی کۆڕەکی کردوتە تیر و پشکەوە بۆ ئەو کەسانی کە سەبسکرایبی کەناڵەکەی دەکەن. ئەگەر توانیمان 5,000 سەبسکرایبی بۆ زیاد بکەین ئەو کات خەڵاتەکە بەسەر 4 کەسدا دابەش دەکرێت و لە بەشی کۆمنوتی کەناڵەکەی خۆمان ناوی براوەکان ڕادەگەێنم. بۆ ئەوەی ناوتان بچێتە تیر و پشکەکەوە ئەوە هەر ئێستا بچۆ سەبسکرایبی کەناڵی دینا UK بکەن کە لینکەکەی لە دیسکریپشنی ئەم ڤیدیۆیە دانراوە و پاشان دەستخۆشی خۆتان بە کۆمنت بۆ ئەم ڤیدیۆی بنووسن کە ئاماژەی بۆ دەکەم لە ڤیدیۆکەدا و بەو جۆرە ناوتان دەسێتە تیر و پشکەکەوە. کاتێک 5,000 سەبسکرایبی بۆ زیاد بوو ناوی براوەکان ڕادەگەێنین و بێزگەلەوەش کەناڵەکەی زانیاری سەرنجڕاکێشی بڵاو کردوتەوە و ڤیدیۆی نایابی هەیە. ئینشاءالله کەناڵەکەی جێگای ڕەزامەندی هەموو لایەکتان دەبێ و فەرمون ئێستاش با بچینە نێو ڤیدیۆکەی خۆمانەوە. سڵاوتان لێبێت هاوڕێیان، خۆشحاڵم کە دووبارە لە ڤیدیۆیەکی نوێدا گەڕامەوە لە ئێوەی ئازیز و خۆشەویست. بێگومان زۆر بەمان دەزانین کە سەگەکان یەکێکن لە خۆشەویستترین ئاژەڵەکان لە لای مرۆڤەکان. لە سەردەمی ئێستادا سەگەکان لە چەندین کاروباردا بەکاردەهێنرێت و لە نێو جۆری سەگەکاندا چەند سەگێک هەن کە زۆر بەهێز و گەورن. ئێمە لە بەشی یەکەمدا باسی دڕندەترین و ترسناکترین سەگەکانی جیهانمان کرد. ئەگەر ڤیدیۆکەت نەبینیوە لینکی لە دیسکریپشن دانراوە دەتوانی بسی تەماشای بکەیت و لەم ڤیدیۆیەدا باسی بەهێزترین و گەورەترین سەگەکانی جیهانتان بۆ دەکەم و ئەم جۆرە سەگانە زیاتر بۆ پاسەوانیکردن بەکاردەهێنرێت و ئەگەر تۆی بینەری بەڕێز گرنگی بەم بابەتە دەدەیت ئەوە دەتوانیت تا کۆتایی ئەم ڤیدیۆیە بینەر بیت. یەکەم، سەگی کۆمۆندۆر. سەگی کۆمۆندۆر یەکێکە لە گەورەترین سەگەکانی جیهان. خوریەکەی لەشی ئەم سەگە زیاتر بەلولدراوی دەبینین و ڕەنگی ئەم جۆرە سەگانە سپیە، بۆیە زۆر جار پێی دەڵێن سەگی پاککردنەوە. ئەم سەگە بە شێوەیەکی فەرمی لە وڵاتی هەنگاریا دۆزراوەتەوە و بۆیە ئەوێ بە شوێنی دۆزینەوەی سەگەکە دادەنرێ، بەڵام ئێستا ئەم سەگە لە وڵاتەکانی تریشدا بڵاو بۆتتەوە و بە زۆری بۆ پاسەوانیکردن بە ڕێگا ڕۆشتن ئەم سەگە دەبینرێت. درێژی ئەم سەگە لە نێوان 65 بۆ 75 سانتیمەترە و گیانی بەخوری لور دراوە و داپۆشراوە و کێشی ئەم جۆرە سەگانە لە نێوان 50 بۆ 65 کیلۆگرامە. دووەم، کۆکەیجن شێپرێت. ئەم سەگە بە عەرەبی ناسراوە بە سەگی شوانی قەوقازی یاخۆ سەگی شاخی قەوقازی و ئەم سەگە لە زۆرێک لە وڵاتەکانی جیهان بڵاو بۆتەوە، بەڵام زیاتر لە ڕووسیادا بەربڵاوە و لە چەند شوێنێکی تری وەکو ئەرمینیا و تورکیا و ئازەربایجان و لە جۆرجیاش بوونیان هەیە. کێشی ئەم جۆرە سەگا لە نێوان 73 کیلۆ بۆ 104 کیلۆگرامە. درێژی ئەم سەگا لە نێوان 64 بۆ 80 سانتیمەترە و ئەم سەگە بە یەکێک لەو سەگانەدا دەنرێ کە ئاخاوتن لەگەڵیان و بەخێوکردنیان ئاسان نییە و ڕاهێنانکردن لەگەڵیاندا شتێکی قورسە و ئەمەش بۆ گەورەی سەگەکە و تووڕێیەکەی دەگەڕێتەوە. سێیەم، دۆگۆ دۆبرتۆ. سەگی دۆگۆ سەگێکی ئەرجەنتینیە. ئەم سەگە زیاتر بۆ پاسەوانیکردن بەکاردێ چونکە شارەزایەکی زۆری هەیە لە بۆنکردن و دەتوانێت بە شێوازێکی باش مەشق و ڕاهێنان لەگەڵیدا ئەنجام بدەیت و هەروەها زۆربەی پۆلیسەکان لەگەڵ خۆیاندا ئەم سەگە دەبن بۆ دۆزینەوەی مادەی بێهۆشکەر. هەروەکو لە پێشتردا باسمان کرد کە شارەزایەکی زۆری هەیە لە بۆنکردندا. درێژی سەگەکە لە نێوان 60 بۆ 70 سانتیمەترە و کێشی لە نێوان 40 بۆ 50 کیلۆگرامە. هەرچەندە بە سەگێکی دڕندە ناسراوە، بەڵام لە لایەکی تریشەوە سەگی دۆگۆ زۆر بەوەفایە بۆ خاوەنەکەی و سەگێکی زۆر باشە بۆ پاسەوانیکردن بە ڕادەیەک کە دەتوانێت بە تەنها خۆی خێزانێکی گەورە بپارێزێ و هەروەها ئەم جۆرە سەگا لە مامەڵەکردنی لەگەڵ منداڵاندا توندڕەو نییە وەکو سەگەکانی دیکە، بەڵکو بە شێوەیەکی باش یاری لەگەڵ منداڵاندا دەکات. چوارەم، سەگی پشدەری. یەکێکە لە گەورەترین سەگەکانی جیهان و بۆ پاسەوانیکردن بەکاردێ. شوێنی ڕاستەقینەی دەکەوێتە ناوچەی پشدەر لە شاری سلێمانی سەر بە کوردستان. بەڵێ ئەمە جۆرە سەگێکی کوردیە و ناوبانگێکی زۆری پەیدا کردووە لە کوردستان و جیهاندا.
درێژی ئەم سەگا لە نێوان 70 بۆ 75 سانتیمەترە و چەند وڵاتێکی وەکو ئێران و تورکیا دەیانەوێت ڕەچەڵەکی ئەم سەگە کوردیە بگۆڕن و بیکەن بە ناوی خۆیانەوە. کێشی ئەم سەگا 65 کیلۆگرامە و ئەم سەگە جیاوازە لە سەگەکانی تر. سەگێکی زۆر گەورە و بەهێزە، خواستێکی زۆری لەسەر هەیە و سەرنجی زۆر وڵاتی بۆ خۆی ڕاکێشاوە و ئەم سەگە سەگێکی جیاوازە و هەندێک جار مامەڵەکردن لەگەڵیاندا ئاسانە و بە سەگێکی باش و بە وەفا دادەنرێت و پێویستە ئەو کەسی ئەم سەگە بەخێو دەکات شارەزاییەکی سەرەتایی لە بەخێوکردنی سەگدا هەبێت و ئەگەر بەباشی پەروەردەیت کرد و سەرکەوتوبی لە بەخێوکردنیدا ئەو کات سەگەکە زۆر تۆی خۆش دەوێت و هەموو فەرمانەکانی تۆ جێبەجێ دەکات و هەروەها سەگێکی سالاکدار و زیندەگیە و زۆر پێیوەستە بە خاوەنەکەیەوە. پێنجەم، تیبیتان ماستیف. ئەم سەگە جۆرە سەگێکی زۆر گەورەیە و زیاتر لە ناوچەی تبت نیشتەجێن و هەروەها لە چەند وڵاتێکی ترش هەن وەکو نیپاڵ و چین و هیندستان و هەروەها ئەم سەگە بە شێری سەگەکان ناو دەبرێت چونکە قەبارەیەکی گەورەی هەیە و زۆر بەهێزە و بە ئاسانی دەتوانێت بژێت لە ناوچە زۆر ساردەکاندا. ئەم سەگە بۆ پاسەوانیکردن بەکاردێ و باشترین سەگە بۆ پاسەوانیکردن و هەروەها بۆ ڕاوکردنی ئاژەڵی تریش بەکاردێ و شێوەی ئەم زۆرە سەگانە لە زۆر لە شێوەی سەگە شاخاویەکان دەکەن کە لە خاڵی دووەمدا باسمان کرد و کێشی ئەم سەگە لە نێوان 90 کیلۆ بۆ 100 کیلۆگرامدایە و درێژی ئەم سەگانە لە نێوان 61 بۆ 71 سانتیمدایە و هەروەها یەکێکە لە گرانبەهاترین سەگەکانی جیهان. کام لەم سەگانە سەرنجی تۆی ڕاکێشە ئەوە دەتوانیت لە کۆمنتی ئەم ڤیدۆیە بۆمانی بنووسیت و زۆر سوپاست دەکەم کە تا ئێستا بینەری ڤیدۆکەم بووی. ئەگەر ڤیدۆکەمت بەدڵ بوو ئەوە لایکی ئەم ڤیدۆیەمان بۆ بکە و هەروەها شەیری بکە لەگەڵ هاوڕەکانتدا و ئەگەر ڤیدۆکەشمت بەدڵ نەبوو ئەوە دەتوانی دیزلایکی بکەیت بەڵام بەمەرجەیەک دەبێ هۆکاری دیزلایکەکەشم بۆ بنووسی بۆی بتوانم هەڵەکانم چاک بکەمەوە و ئەگەر هەر ڕاوپێژنیارێکتان هەیە یاخود هەر ڕەخنەیەکتان هەیە ئەوە دەتوان لە کۆمنتی ئەم ڤیدۆیە بۆمی بنووسن و ئینشاءالله بە زووترین کات وەڵامتان دەدەمەوە و دووبارە سوپاسان دەکەم بۆ تەماشاکردنی ڤیدۆکە. هیوادارم ڤیدۆکە جێگەی ڕەزامەندی هەموو لایەکتان بوو بێ و تا ڤیدۆیەکی تر و تا کاتێکی تر هەر شاد و بەختەوەر بن و خواتان لەگەڵ بێت و ئامانەتی خوا بن.